پرسیارێکی چارەسەر ببێ یان وەک مە گوتە بۆ ئەف چارەسەرکردنا پرسیارێکێکی بە ئازادیا بەرز و جەنان فیزیکی. نەکتەنها بەگوردانی باکوور بەڵکو بۆ ئەوەندا گفتوگۆ لەبارەی پرۆسەکەەوە دەکرێت. لێرەوە ناوەندی توێژینەوەیشان لە دەستگای میدیایی شارپرێس دووەمین دیداری خۆی لەبارەی ئەم پرسەگریە ئەنجام دەدات. دیداری یەکەم لە هەنگاوە سەرەتاییەکانی پرۆسەکە و ئەفرۆ سیاسی لەدایک نابێت و نەبوو. سڵاو بۆ هەموو ئەوانەی شوی دیدار و وی پانێڵێن ئەمڕۆ بەڕێو دەژێت. پرۆسەی ئاشتیە و ناونیشانی دیدارەکەشمان دوای ساڵێک پرۆسەی ئاشتی لە تورکیا بەرەوکوێ. بێگومان بەر لەوەی کە ئەجێندای دیدارەکەی ئەمڕۆ ڕووکەمەوە داوەتان لێ دەکەم وەک وەفایەک چەند ساتێک بۆ ڕۆحی پاکی شەهیدانی ئاشتی بە بێدەنگی بۆ ڕێز وەفاتان. بەڕێزان